برئيس مخلد حازم بسپور اولهی و سیاسی کدش بغداد پای که راست خود گل مدام بحث کن برئيس مخلد گلک سپاس کن گل مدانه بابد والهی اولهیه جارل دست پی که بو چی والهی اولهی نایت تجی کرن صدام چنه بسم الله الرحمن الرحيم تحية لكم وتحية للمشاهدين سلاو لأيوة ولا تواوي بنداني كنالي كردستان بيستوشوار بيقومان هيلي سنوري لنيوان سوريا وعراق زياتر لا 600 كيلومتر حكومتي عراق بهما هنجي لقل فرماندي سنور هاوكات باسواني سنور هەوڵی ئەوە دەنکەوە ئەمن و ئارامی و ئاسایش لەم ناوچانەدا فراهم کرد بەڵام بێگومان هەندێک ناوچە هەیە هۆشداری ئەوە دادکەوە لەوانەیە کێشەی ئەمنی هەبێت بەتابەتی لە هەندێک ناوچەش باڵێن هێزەکانی هەسەدە لەوێ تێژی کراون دەتوانم بڵێم بە شێوەیەکی ڕەها هەموو ئەم سنوورە پارێزراو نییە هەوڵی ئەوە دەدرێت کەوە تەواوی هێڵی سنووری نێوان عێراق و سووریا بخێتە ژێر کۆنتڕۆڵ بەڵام بێگومان ئەمە پێویستی بە توانایەکی تەواوی سەربازی هەیە ئەمەش کارێکی سەختە چکە هەندێک ناوچە هەیە ناوچەی شاخاویە هەندێک ناوچە هەیە دۆڵەت ئەشتە جیاوازیان هەیە بۆیە هەوڵی ئەوە دەدرێت کەوا لە ڕووی یاساییشەوە لە ڕووی یاسای ئەمنیەوە ناکرێت و ناتوانرێت تەواوی هێڵی سنووری بخرێتە ژێر کۆنتڕۆڵەوە ئەمە لە زانستی سەربازیش ئاماژەی پێدەدرێت چونکە هەمیشە وای ئەوەی هەیە کەوا هەندێک خاڵ هەبێت کە لاواز بێ بە تایبەتی لەو هێڵە سنوورە بەڵام بە شێوەیەکی گشتی هەوڵی ئەوە دەدرێت بۆ ڕێگریکردن لە تیرۆریستان بێیان باشە ئەم بەحسی ئالیە سووریە بکەین و پێکاتەیە نوکە دەسەڵاتداریە سووریە هین بینن پاشە ڕۆژێدا بتایبەتیژی ئەv وەڵاهیە ئەولەهیش ئالیە واناڤە و ئەو وڵاتên ku piştgiriya دەسەڵاتداریە نوکەیا سووریە دکەن بێ نەبکارئینان ji بووی مەترسیل سەر عێراقê çê bikin pirêka Daişê لە ڕاستیدا ئەمە زیاتر بەندە بە خاچی سووریاوە حکوومەتی سووریا ئەگەر ڕوئایەکی هەبێ دیدگایەکی هەبێ بۆ ئەوەی دەست بەسەر تەواوی خاچی خۆی بگرێت و کۆنتڕۆلی خۆی بسەپێنێ ئەمە دەکرێت بێگومان بەڵام ئێستا تا ئێستا حکوومەتی ناوەند ڕێککەوتنێکی تەواوی نەکردووە لەگەڵ هێزەکانی هەسەدا یان لەگەڵ حکوومەتی عراقی ببوورە لەگەڵ وەزارەتی بەرگری سووریا بۆ ئەوەی بتوانرێت تەواوی هێڵی سنووری پارێزرا بێت بە گوێرەی ئەو دانوستاندنەی کەوا هەیە زانیاریمان هەیە کەوا لە نێوان حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات بەردەوامە بەڵام لە ئەنجامدا تا ئێستا نەبوونی پارێزگارێکی تەواو لە هێڵی سنووری هەیە بۆیە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا هێزە تیرۆریستیەکان یان چەکدارەکان ئەم بۆشاییە ئەمنیە بقۆزنەوە بە تایبەتی ئەو گۆڕانکاریانی کەوا لە سووریا هەبوو ئەگەر بێت و ئەمانە هەوڵی جوڵە بدەن ئەمە دەبێتە کێشە هاوکات لە ڕێگەی ئەم بۆشاییە ئەمنیانەدا دەتوانن بە ئاسانی جوڵە بکەن لا کۆتا سەردانی سەرۆکی دەستگای هەواڵگری بۆ سووریا ئەم بابەتە باسی لەسەر کراوە باسی وردەکاریەکانیشی کراوە یەکێک لە کارە لە پێشینەکان بێگومان پاراستنی ئەمنیەتی هێڵی سنووری نێوان سووریا و عێراقا بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هەر جوڵەیەکی تێکدەرانە و تیرۆریستیانە یان تاوانێکی دەستە جەمعی بۆیە ئەمە زیاتر دەکەوێتە سەر حکوومەتی نوێکەوە ئەم هێڵە بپارێزێت باشە ئەس زێرەتر بەحسا ناوچەین مادەیە 140 بکەم نەجێبجێکردنە مادەیە 140 و ئەو بەرگێن تایبەتیژی گرێداوی بابەتی وە کردە ڕەوش خراپتر بە حتا چ ڕادە تایبەتیژی عێراق گەل هەرێما کوردستانی تایبەتی هەماهەنگی جێبجێکردنە مادەیە 140 دێکارن والله ئەولەهی نەهێلم پیەکجاری ئەو بابەت بێت چرە سەرکردن بڵێ ئەمە یەکێکە لەو بابەت نەک تەنیا لەو ناوچانە هەندێک ناوچەی دیکەش هەیە ڕێکەوتن کراوەکەوە هەندێک لیوای هاوبەش پێک بهێنرێت لە نێوان
پێشمەرگە و لە نێوان سوپای عێراق بۆ ئەوەی بەتایبەتی ئەو ناوچانێکەوە لە ڕووی ئەمنیەوە کێشیان لەسەرا بەتایبەتی ئەو ناوچانێکەوە لە نێوەی هەرمی کوردستان و کەرکووکن ئەم ناوچانە بێگومان ئەگەری بوونی تیرۆریست هەیە لەو ناوچانە دیدگایەکی گشتی هەیە دیدگاکە ئەوەیەکەوە پێویستە پارێزگاری لە خاک بکرێت هیچ جیاوازێک لە نێوان پێشمەرگە و سوپای ئیتحادی نییە پێویستە هاریکاریەشی تەواو هەبێت هاوکات قسەیان کردووە و پێکەوە چەندین کۆبنەوەیان هەبووە بۆ ئەوەی دەست بەسەر هەموو ئەو ناوچانە بگرن کە ئەگەری بۆشایی ئەمنی هەیە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە بۆ ئەوەی ڕێگە بە تیرۆریستان نەدرێت ڕێگە بەوە نەدرێت کەوا پارێزگاکانی عێراق بخێنە ژێر مەترسی ئەمنیەوە بۆیە ناکرێت ئەمە باسی ئەوە بکەی بڵێت ئەمە لە ژێر مادەی 140 یان ئەمە لە دەرەوەی مادەی 140 پێویستە هێزەکان لەوێ بن پێویستە ئەمە بیر لەوە بکەینەوە کەوا چۆن دەتوانین پارێزگاری لە سنووری وڵاتەکەمان لەو ناوچانە بکەین کە لە ڕووی ئەمنیەوە لاوازن لە ساڵی 2017 بەتایبەتی کۆمەڵێک شانەی داعش هەبوو لەو دەوروبەری کەرکووک بەتایبەتی بۆیە گرنگە پێکەنانی ئەو لیوایانە لەسەر ئاسێکی باڵاتر کاری لەسەر بکرێت بەڵام تا ئێستا ئەم ڕێکەوتنانە جێبەجێ نەکراون بەڕاستیدا حکوومەتی عێراق کە لایەن محەممەد شیع سوودانیەوە سەکرتاتی دەکرێت هەوڵی ئەوە دەدات کەوا متمانە بە تەواوی هێزبرانەکان بەخشێت بەژێرەی ئەو بەدواداچوونەیەکەوە ئێمە هەمانە ناوچەکە ئێستا خۆتان زان ئەو ناوچانە کۆمەڵێک ئالنگاری جیاواز هەیە کۆمەڵێک گرژی هەیە بۆیە محەممەد شیع سوودانی هەوڵی ئەوە دادکەوە لە بابەتی ئەمنی لە هەموو لایەکەوە دەستی بەسەر بگرێت ڕێز مخەلەت حازم پسپۆری ئەولەی و سیاسیش بەغدەین پاواکە ڕاستە خۆت گەلمەدەبوون گەلک سوپاس بووە